ئیدانەی هەر جۆرە توندوتیژی و سەرکوتکردنێک کە لەلایەن دەسەڵاتدارانەوە بەرامبەر مامۆستایان و فەرمانبەران و ڕۆژنامەنووسان ئەنجام درراوە. 6. سەرجەم مامۆستایانی گرێبەست بکرێنە هەمیشەیی و مامۆستایانی وانەبێژ گرێبەستیان بۆ بکرێ و بە هیچ بیانویەک پارەی وانەبێژی دوانەخرێت. 7. پێویستە باج و ڕسوماتەکان بە شێوەیەک ڕێک بخرێنەوە کە ئەرچی سەرشانی هاوڵاتیان و کاسبکاران سوک بکەن. لە کۆتاییدا پێمان وایە هەرێمی کوردستان بە دۆخێکی تایبەتدا تێدەپەڕێت کە بەهۆی ململانەی ناتەندروستی هەڵمەتی هەڵبژارنەکانی پەرلەمانی عێراقەوە هاتۆتە ئاراوە و لە پێناوی بە دوورگرتن و بەکارنهێنانی قوت و ژیانی هاوڵاتیان و ناڕزایەتی و خۆپیشاندانەکانی مامۆستایان و فەرمانبەران لە ململانەی سیاسیەکانی هەڵمەتی هەڵبژارنەکان سەرجەم چالاکی و خۆپیشاندان و ناڕزایەتیەکانمان بە شێوەیەکی کاتی و مەرزدار ڕادەگریت. لە هەمان کاتدا هەموو لایەنە پەیوەندیدارەکان ئاگادار دەکەین لە ئەگەری پابەند نەبوونی دەسەڵاتداران بە بەڵێنەکانیان و لە ئەگەری جێبەجێ نەکردنی داواکاریەکانمان جارێکی تر بە هەڵوێستێکی تونتر دەگەڕێینەوە شەقام و مامۆستایان و فەرمانبەران دڵنیا دەکەینەوە هەرگیز سازش لەسەر مافە زەوتکراوەکانمان ناکەین و هەر کاتێک پێویست بکات خۆپیشاندان و ناڕزایەتی و هەموو فشارێکی مەدەنی بەکاردەهێنین بۆ جێڕانەوەی مافەڕەوەکانمان. لێرەوە بە پێویستی دەزانی سوپاسی هەموو ئەو کەسوچین و توێژە بکەین کە ڕۆژێک لە ڕۆژان هاوکارمان بوون لەم خەباتە مەدەنیەدا لە شەقام.